سڵەوتان لێ بێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی ناسنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا. و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. کچێکی جوان لە مەڕ و وڵاتی خۆمان، زۆر ناسکتر لەوەی کە تۆ بیری لێ دەکەیتەوە و جوانتر لەوەی کە تۆ بە خەیاڵشتدا نەهاتووە. گڵابوو لە کێشەیەکی کۆمەڵایەتی و ئەخلاقیەوە بۆ ئەوەی ڕووی خۆی سپی بکاتەوە وازی لێ بهێنن لەو کارە قێزەونەی کە تووشی بووە، لە ڕاستیدا دەیانویست لە ڕێی ئەو کێشەیەوە بیگەڵێنن بۆ کێشەیەکی تر. من چۆن ئەمەم زانی؟ ئێوارەیەکی جوانی زەردە کاتێک ڕۆژ لە بەرچاو نەغڕۆ دەبوو بەناو بازاردا دەگەڕام. کەسێک بانگی کردم، وتی ماکوان ماکوان. منیش سەیری ئەم لاولام کرد، کەسم بەدی نەکرد لەو کەسانەی کە من دایان ناسم. ئەوەی بەدیم کرد تەنها ئافرەتێکی قشسووری باڵا بەرز بوو کە تەنورەیەک و کراسێکی سپی لە بەردا بوو. هەرگیز بڕوام نەکرد ئەو کەسە کورد بێت و بانگی من بکە، بۆیە پشتم تێکرد و بە ئەسپایی بەردەوام بووم لە ڕۆشتن. دیسان هەمان دەنگ بانگی کردمەوە وتی ماکوان ماکوان. منش دیسان ئاوڕمدایەوە بێزگە لەو پەری دەریایە کەسی ترم بەدی نەدەکرد وەستان بزانم ئەو کەسە کێیە کە بانگم دەکا. ئەو کچەش دەستی بادا وتی ببوورە بەڕێز ماکوان، ئێوارەت باش. ماکوان ببوورە من دەڵێ. کچەکە بەڵێ بەڕێستان ماکوان کەریم نین؟ ماکوان بەڵێ خۆیەتی. کچەکە ئەی بووە سەرسام بووی بە دیارمەوە. ماکوان کێشەکە لەوەدایە خۆم دەناسم بەڵام تۆ هەرگیز ناناسم. کچەکە دەستی هێنا بۆ تەوقەکردن لەگەڵم، بێ ئەوەی ئاگام لە خۆم بێ ئۆتۆماتیکی دەستم برد دەستی بگرم. بەڵام بیرم کەوتەوە کە من موسڵمانم و تەوقە لەگەڵ ئافرەتی نامەحرەم حرامە، بۆیە دەستم بۆی خستە سەر سنگم و وتم ببوورە دەست نوێژم هەیە، دەچم بۆ مزگەوت با دەست نوێژەکەم نەشکێ. کچەکە وتی من ناوم کڕۆنیکایە. ماکوان ببوورەوە کێ دوت؟ ئەوش وتی ناوم کڕۆنیکایە. ماکوان ئەو ناوە کوردی نییە، پێشتر بیستومە. ماکوان دەڵێ من سەرقاڵ بووم بەوەی کە بیدۆزمەوە کێیە، بەڵام بیرم ناکەوتەوە. ناسار وتم خۆشحاڵم، خەڵکی کوێیت ئەمرکە. دەمزانی ئەو ناوە شتێکی لە پشتەوە هەیە، بەڵام بیرم نەدەکەوتەوە چییە. کڕۆنیکاوتی هەز دەکەم پەشۆکاویت. ماکوان خۆی لە ڕاستیدا نەپەشۆکاوم و سەرسامی گرتومی، چونکە لە ژیانمدا ناپەشۆکێم. دەمەوێ خوێندنەوەیەکی خێرات بۆ بکەم، هەرسی دەکەم ڕێم تێت ناکەوێ. کڕۆنیکاوتی من و تۆ یەکترمان نەدیوە، لە ڕێگای کتێبی مەملەکەتی عیشقەوە تۆم ناسیوە. دەمەوێ بزانم ئایا ئەوەی ڕووی داوە ڕاستەیان تەنها ڕۆمانێکە نووسیوتە. ماکوان ئەگەر ڕاستی بوو چی دەکەی؟ و ئەگەر ڕۆمان و خەیاڵ و فەنتازیا بوو ئەو کات چی دەکەی؟ بێزگە لەوانە و کار و ئەدەبیاتانەی کە تیدا باسکراوە دەبێتە ئەزمون بۆ خوێنەرەکەشی. کڕۆنیکاوتی ڕاستە بۆ من کێشە نییە، بەڵام وەکو فزوولیەک حەزم دەکرد بیزانم. ماکوان ئەوەی دەتەوێ بیزانی وەڵامەکەی بەڵێ هەمووی ڕاستە. کڕۆنیکا ئەتوانم لەو مەملەکەتی عیشقەدا منیش جێگام بێتەوە؟ ماکوان
ئەوەندە بە ئاسانی خۆت ئەدەی بەدەستەوە تۆ؟ ئاخر خۆ من کرم و مار و مێرو نیم، هەر کەس ببینم ئارەزوم بچێتە سەری. ڕاستە تۆ ئافرەتێکی جوان و ناسکی، مانای ئەوە نییە عیشق و شەهوەت یەک بگرنەوە. دروستە بەشێک لە عیشق شەهوەتە، بەڵام لەگەڵیشیدا پرەنسیبە. پێم وانییە تۆش ئەوەندە کەسێکی ئاسان بی وا زوو خۆت بدەی بەدەستەوە، مەگەر شتێک لە پشتیەوە هەبێ یان ئافرەتێکی سۆزانی بی. ببوورەکەوا دەڵێم یاخۆ لە دەستگا و کۆمەڵەیەک و ڕێکخراوێکەوە هاتووی بۆ ناشرینکردنی من. گریمانی کۆتایی کە زۆر لاوازە ئەویش ئەوەیە کە هەژمونی مەملەکەتی عیشق بەسەرتەوەیە و ئەتەوێ کارکتەرێک بی لە کارکتەرەکانی ناو مەملەکەتەکەی من. بڕوایشم نییە لە وڵاتەدا تۆ ئەوەندە بە ئاسانی بیر بکەیتەوە. کڕۆنیکە پێویستی ناکرد ئەو هەموو شیکاریم بۆ بکەیت. من پێم وانییە تۆ کەسێکی ئاسایی بیت و بە قسەی من کاریگەریت لەسەر دروست بێ. ماکوان نابڕوا مەکە، ئەزمونم زۆرە لەگەڵ خەڵکی وەکو تۆدا. پێم بڵێ کێ نردویتی و بۆچی هاتوویت و چیت دەوێت و بایت چەندیت؟ چیت لە مێشکایە؟ کڕۆنیکە هێواش ماکوان چارەسەری من لای تۆیە و فریام کەوە بۆ ئەوەی لە ناو نەچم. ماکوان خێر چی ڕووی داوە؟ کڕۆنیکە من دەزانم ناتوانم ئەوەی دەمەوێ بەدەستی بهێنم لەگەڵ تۆدا. دەشزانم کەسێکی ئاسان نیت چونکە پێشتر باسی تۆیان بۆ کردووم. دەزانم ئەوەندە بە ئاسانی ناتوانم ئامانجم بپێکم لەگەڵ تۆدا. قسە زۆر لەسەر کراوە، ڕاستی دەوێت نەمەملەکەتی عیشقم خوێندەوتەوە و نەیس. تەنها نێردراوم بۆ ئەوەی تۆڵی خۆم بە تۆ بکەمەوە. تۆ هیچ تاوانێکت نییە، بەڵام من تاوانبار کراوم بەوەی کە ئەگەر تۆ هەڵنەخەڵەتێنم ئەو تاوانم بێدەنگی لێ ناکرێت. ماکوان یا ئەڵڵاه بزانم چیت لە ژێر سەردایە. باش بوو زوو دانت نا بە کارەکانتدا، ئاقلێکەشت لەوەدا بوو خۆت ناساند و منیشن ناسی. کڕۆنیکە زۆر بەڕاشکاوی و بە کورتی من لەگەڵ خۆشەویستەکەم دەستم تێکەڵ کردبوو، بەڵام ئەو تەنها دەستی پێگەرم دەکردمەوە و وێنەی ڕووتی گرتبووم لە کاتی سەرجەی بەیەکەوە. بەوەش چەند جار فشاری تری بۆ هێنام لەگەڵمدا ڕابوێرێت. منیش ناچار ڕازی بووم، بەڵام کارەکەی زۆر قێزەون بوو. هەوڵی ئەدا ڤیدۆم بگرێت و بڵاوی بکاتەوە بینێرێ بۆ یەکێک لە کۆمپانیا پۆرنۆگرافیەکان. منیش ئەوم پێ قبول نەکرا و کوشتم. ماکوان هەر کوشتت؟ کڕۆنیکە بەڵێ هەر کوشتم، بەڵام کاتێ وای وە دەستی کرد بە گریانێکی زۆر. ماکوانش وتی من کاتی گریانم نییە، ئەگەر دەگریت بەجێت دەهێڵم و دەڕۆم کە تەواوی لە گریان وەرەوە بۆ لام. کڕۆنیکە باشە ناگریم تەنها گوێم بۆ بگرە. ماکوان فەرموو. کڕۆنیکاش وتی لە دوای کوشتنی کەسی یەکەم هاوڕێکەی پێیزانین، بەڵام نەیهێش کەس بزانێ خۆشەویستەکەمی خستە ناو عەلاگەیەکی ڕەشە و برمان لە شوێنێکی دوور چاڵمان بۆ هەڵکەند و فڕێماندایە ناو خاکەوە. پاشان کەسی دووەم بە هەمان شێوەی ئەو بوو. ئەویش هەمان کاری لەگەڵدا کردم، وەکو فشارێک بۆ ئەوەی ئاشکرا نەبم. بەردەوام فیلمی پێدەگرتم کە پێم زانی بۆ هەمان کۆمپانیای پۆڕنی ناردەبوو. بیرم لەوە کردەوە کەسێک ئەوەندە پیس و قێزەون بێ باشترە بینێرم بۆ جێگەی ئەوەی یەکەم. پلانم دانا بۆ کوشتنی، نەمزانی بوو کامێرای شاراوی زۆری دانابوو لە هەموو لاکانەوە. ئەویش بۆ جوان تۆمارکردنی فیلمە پۆڕنۆکان. لە دوای کوشتنی ئاشکرا بووم. ماکوان ئەی ماندوو نەبی، بەڕاست ئەمە ڕاستیە یان فیلمە ئەیگێڕیتەوە؟ جورئەتی کوشتنی زۆرت هەیە، با منیش بڕۆم نەکو بمکوژی. کڕۆنیکاوتی من کەسێک دەکوژم یاری بەلاشەم بکە، تۆ لەوانەی کە یاری بەلاشە دەکەی؟ ماکوان ئەستەغفیرولڵاه، یاریکردن بەلاشە لە کوشتنی تۆ ناترسم، بەڵام لەو سوتانە دەترسم کە خودای گەورە دەیهێنێتە ڕێمان. لە تۆ جوانتر و ناسکتریش هەیە تا حەزەکانی خۆمی پێبەتاڵ بکەمەوە لە وڵاتە ئەوروپیانەدا، جا بە پارە بێ یاخود بە قسەی خۆش و هەڵخەڵەتاندن. لەگەڵ ڕێزم تۆش هەر جوانیت، بەڵام مانای وانییە ئیتر دەستکەوت و نێچیری هاوشێوی تۆ نەبێ ئەگەر من ڕاوکەر بم. هیوادارم لێم تێبگەی، ئەویش بۆ ئەوەی وانەزانی کە بە تەنها تۆ هەیت و کەسی تربوونی نییە. ئەگەر چاو بگێڕی هاوشێوی جوانی و لەش و لاری تۆ زۆرە لەم چواردەورەدا، وایە یان نا؟ کڕۆنیکە وایە. من چی بکەم و چۆن هاوکاریم دەکەی؟ ماکوان من نازانم تۆکەی، ڕاست دەکەی یاخود درۆ دەکەی، داواکاری چییە و ئەتوانم چیت بۆ بکەم؟ کڕۆنیکە دەمەوێت لەگەڵ تا بخەوم و ڕوتت بکەمەوە و وێنەت بگرم، وێنەکەشت بدەم بەو کەسانە. پارەش چەند دەڵێی بۆت پەیدا دەکەم لە بانک، بۆتی قەرز دەکەم،
با لەم کێشانە ڕزگارم بێ. ماکوان: واتە فیلمی پۆڕن بە منیش دروست دەکەی؟ تۆ ئەسڵە من دەناسیت؟ کرۆنیکە: نا، هەمووی هەفتەیەکە باسی تۆیان بۆ من کردووە. هەز دەکەم ڕقیان لێت بێت و کێشەی خێزانیت بۆ دروست بکەن. منیش وام دانابوو بەڕاستی هەموویت پێ بڵێم. خۆشم دێم بۆ لای خێزانت پێی دەڵێم کە تەنها تەمسیلیەکە، ئەوەندەم لێ قبول بکەن بۆ ئەوەی ڕزگارم بێ لە دەستی ئەم سەگانە. ماکوان: کەسایەتی من زۆر لەوە گەورەترە کە بیری لێ دەکەیتەوە. من ئەگەر کێشەی خێزانیم هەبوایە ئاسانترین بوو، چونکە کەس نییە ئەوەندەی خێزانم متمانەی بە من هەبێ. دەبوو پێش ئەوەی بڕیار بدەیت و ڕازیبی بۆ ئەو کارە من بناسی، ترسناکی و قێزەونی کارەکەشت بزانیایە. کرۆنیکە: دەزانم کارەکە قێزەون و خراپە، بەڵام ئەوەندە نییە کە لە داواکارێکم ڕازگۆم لەگەڵ تا. ماکوان: ئەی ماشەئەڵڵا لەم ڕازگۆیەت هاتووی دەڵێی وەرە با کەرامەتت بشکێن و بزمارێک بدەم لە تابوتەکەشت. ئاخر ئەمە ڕازگۆیی نییە، بەڵکو ئەمە نیشانەی لاوازی تۆیە. زا من چۆن بەوە ڕازی دەبم؟ بەس پێم بڵێ. کرۆنیکە: ئەی من بگیرێم؟ ماکوان: ئەی هەردوو ساوت دەربێ. ئەی من حیا و شەرەف و کەرامەت و خانەوادە و هەمووی بۆ تۆ بخەمە ژێر پێم لە پایی چی؟ تۆ کە خۆت تێکەڵی ئەو پیسانە بووی، دەبوو بزانی بە کوشتنی دوو کەس نردویانی بۆ لای من کە ئەو کارە بکەی لێت خۆش بن و قسە نەکەن، بۆ زانیاریت زارێ ئەوان هەر قسە ناکەن ئەگەر یەک بە یەکیان بکوژی، چونکە کارەکەیان یاسایی نییە. بۆیە نە تۆ ئەدەن بەدەستەوە، نە سکاڵاش لەسەر تۆمار دەکەن، تەنها بەکارت دەهێنن. کرۆنیکە: وانییە من لە کاتی کوشتنی هەردووکیاندا وێنەم گیراوە، بێزگە وێنەی تری خۆم بەڕووتی لە کاتی سەرزەییدا. ماکوان: بەڵێ دەزانم پیس بۆ لای پیس دەسێ، تۆش لە بنەڕەتدا لە پیسەکانی تەنها جیاوازیەکت هەبوو کە تۆ بە دوای خۆشەویستی ڕۆحەوە بووی، ئەوانش بە دوای خۆشەویستی لاشەتەوە بوون. کرۆنیکە: تکایە هاوکاریم بکە، هەروە دەستم لێ بەرمەدە. ماکوان: بەسەر چاو، وەرە بابسین بۆ فەرمانگەی پۆلیس، هەموو ڕاستیەکان باز بکە. ئەو کات تا ڕادەیەکی باش تاوانەکەت لەسەر کەم دەبێتەوە. ئەشتوانی بڵێ دەست درێژی سێکسی کراوەتە سرت، ئەوە بار و گوزەرانە کەشمە، ئەوە باشترین حاڵەتە کە بیکەی. ئەوەش تەنها هاوکاریەکە کە من دەتوانم هەم بێ. دێم شایەتیت بۆ ئەدەم کە تویان ناردووە و هیچت لەگەڵ من نەکردووە، ئەو کات لەوانەیە تۆ بە باشی لی دەربچی. کرۆنیکە: پێت وایە ئەوە ڕێگە چارەسەر بێ بۆ ئەوەی لەم کێشانە ڕزگارم بێ؟ ماکوان: تاکە ڕێگایە کە لە زیندانەکەتدا بە ئازادی و بە ئارامی بژی. ئەگەر چی زیندان بی لە چوارچێوەی دیوارێک دای، بەڵام ئەگەر ئازاد بیت ئەوە ژیان نییە تۆی تێدا دەژی. ئاگاد لە خۆتە سیلێ بەسەر هاتووە، هەموو چرکە ساتێکت نەک زیندانە بەڵکو مردنە. بەس پێم بڵێ ئەو کەسە کێیە تۆی ناردووە بۆ لای من؟ کرۆنیکە: من هاتم بۆ ئەوەی خۆم بە تۆ ڕزگار بکەم. کەسی تۆ هاتووی ئەتەوێ بە ئاسانی بمدەی بەدەستەوە، ئەی بۆ هاوکاریم ناکەی. من خۆم دێم بۆ لای خێزانت، هەموو شتێکی پێ دەڵێم. ئێمە ئافرەتین و زوو لە یەکتری حاڵی دەبین. ئەو کات پێت دەڵێم ئەو کەسەش کێیە کە منی ناردووە. ماکوان: وەڵا بڕوام نییە شتی وا ڕووبدا و مەیە بۆ لای خێزانیشم. شتی وای لا باز بکەی پێم وایە قش بەسەرتەوە نەهێڵێ. خۆشت مەخە ئەو هەورازە سەختەوە. کەسی من تۆ نازانی کەسایەتی من کێ و بۆچی تۆیان ناردووە. کەسەکە کێیە و چ کارێکی هەیە؟ کرۆنیکە: نا، من نازانم. ئەرێ بەڕاست تۆ کەی؟ ماکوان: من مەلام. کرۆنیکە: وەی لەم مەلایە خۆ پانتۆڵی جینسی لە پێدایە، مەلام نەدیوەکو تۆ بێ. ئەی کوشتە سپیەکەی سرت، وتیان ڕۆژنامە نووسە. ماکوان: شتە سپیەکەی سرم گرنگ نییە، گرنگە ئەو سپایەتیە لە ناو دڵم دابێت و کابۆکەی پێشم کە تۆ پێی دەڵی جینس داپۆشەرمە و بۆ من ئاساییە. گرنگ ئەوەیە شەرعی بێ، لەبەر ئەوە تۆ ئەقڵ لە چاوددایە، بۆیە پیاوکوژ و لاشە فرۆش دەرچووی و یاری بەلاشەی خەڵکی تر دەکەی. ئای ناترسی لەوەی کە ئەو کەسی یاری بەلاشەی دەکەی بە دەردی هاوڕەکانی خۆتت بنێرێت و بتکوژێ، لاشەکەشت دەرخواردی سەگ بدە. ئەی کە دەزانی ڕۆژنامە نووسم، چۆن حسابی ژیان و کەسایەتی کۆمەڵاتی من ناکەی؟ ئایا هەروە ئاسانە؟ کرۆنیکە: بەڕاست تۆ کەی؟ وەڵا ئێستا لە خۆمەوە لێت دەترسم. ماکوان: نامەترسە لە من، لە خۆت بترسە. کۆ تا جارە بیرت دەخەمەوە کە بڕۆ خۆت تەسلیم بکە و منیش هاوکاریت دەکەم، پارەی پارێزەرەکەشت لەسەر من. کرۆنیکە: پارەم زۆرە، بەڵام دایکم زۆر بێکەسە، کەسی نییە. ئەگینا ئەوەی تۆ دەیڵێ بیرم لێ کردوتەوە، لە ڕاستیشدا حەزی پێ دەکەم. ماکوان:
من پارێزەرێکم هەیە بەیەکە و دەچین بۆ لای زیاترم بۆ باز بکە و باز زیاتر هاوکارت بم تۆ لەکوێ دەژی بتگێنمەوە یان سیارەت پێیە کرۆنیکە سوپاس سیارەم پێیە چۆن یەکتری ببینینەوە دەتوانی تەلەفۆنەکەی خۆتم بدەیتێ ماکوان هەر کات تەلەفۆنت کرد لەکوێ ویستت یەکتری دەبینینەوە ئەوە ژمارەی تەلەفۆنەکەمە ئەی چۆن لەم بازاڕەدا منت دۆزیەوە کرۆنیکە نیشانیاندام تخوا سرم لێ تێکسووە نامەوێت زیاتر خۆم و خەڵکی تریش بە خۆمەوە سەرگەردان بکەم ماکوان ئەی تۆ لە خوددا دەترسی یاخود نا کرۆنیکە بڕوام بە خوددا هەر نییە ئەگەر بڕوام هەبوایە وام لێ نەدەهات ماکوان منیش زۆر لەسەری نەڕۆشتم پێم وت تۆ هەرخوا ڕەحمی پێکردووی کە لە دەرگای منت داوە ماڵ ئاواییمان لە یەکتر کرد و ڕۆشت منیش خۆم لێون کردو بە شوێنیدا گەڕامەوە و شوێنی کەوتم بەڵام ئەو گریمانێشم دانابوو کە خەڵکێک چاودێری دەکا هەروەها منیش دەبینن چونکە دیارە لە سەرەتاوە منی نەناسیوە بۆیە چوومە ناو سیارەکەم نزیکی مزگەوتێک بوومەوە سیارەکەی خۆممدایە دەستی کوڕێکی هاوڕێم لە مزگەوتەکەدا سیارەکەی ئەوم وەرگرت و شوێنی کەوتم باش بوو لێم ون نەبوو شوێنی کەوتم تا لە شارەکەی من دەرسوو سووە سەر زادەی خێرا و ڕۆ شارێک لە نزیک شارەکەی من ڕۆشت منیش بە شوێنەوە بووم تا گەیشتە بەردەم شوقەیەک سیارەکەی بردە ناو گەرازی شوقەکە و هاتە دەرەوە بە کلیلی خۆی دەرگای سەرەکەی باڵەخانەکەی کردەوە لە دوورەوە تەماشایم کرد نەمزانی خۆی کرد بە کام شوقەدا تەماشای ناو ماڵەکانم کرد کرۆنیکای تێدا نەبوو بەڵام ناوی ئافەتێکم بەدی کرد نووسرا بوو فاتیمە سەعید شوقەی ژمارە 11 بەهەرحاڵ گەڕامەوە بۆ بەیانی کاتژمێر 2 تەلەفۆنی بۆ کردم وتی من ئامادەم با بڕۆین بۆ لای پارێزەرەکەت دیسان بۆیەوە بە گومان بووم خۆم تەلەفۆنم کرد بۆ پارێزەرەکەم و هەموویم بۆی ڕوون کردەوە کە چی ڕووی داوە ئەویش وەکو خۆم تەقەی مێشکی دەهات دەیوت ماکوان کەسێک 2 کەس بکوژێت چۆن کاری وا دەکا خۆی تەسلیم بکە لانی کەم لەسەر و 20 ساڵ زیندانی دەکرێت ئەگەر ئەمدیش نەبێ هەرچی سرم دەهێنا و دەبر بە تەنها پیاسەم دەکرد بیرم لێ دەکردەوە کە ئەم چیرۆکەم بۆ هەڵاوێر نەدەکرێت ئافرەتێک لە وڵاتە ئەوروپیەدا 2 کەس بکوژێ شەرەف و کەرامەتی خۆی لا ئەوەندە خۆشەویست بێ بەڵام شەرەف و کەرامەتی خەڵکی تری لا ئاسان بێ بەدەم خۆمەوە هەر قسەم دەکرد بۆڵە بۆڵم بوو ئاخر چۆن دەبێ کاری وا بکە دوایش ئەوەندە شەریف و خاون کەرامات بێت و هەموو ڕاستیەکانشم پێ بڵێ بیرم دەکردەوە کە ئاخۆ دەبێ چی لە پشت ئەم هەموو قسە و باسەوە بێ کە بۆم نەدەدۆزرایەوە و سەرەداوێکم لێ دەست نەدەکەوت ئەمە ڕاستی بێ یاخود فێڵ ئەبێت چیان لە من بوێ زوو هەناسەیەکم هەڵدەکێشا دەچوومەوە سەری دێڕ دەمهێنا و دەمبر هیچ تێنە دەگەیشتم تۆ بڵێ ڕاست بکە یاخود نا نەمدەوێرا بە کەس بڵێم بێزگە لە پارێزەرەکەم ئەویش هیچی لێ حاڵی نەبوو ئەوەندەش پارە خۆشەویست بوو کە قسەکردن لای ئەو بە پارە بوو ناسار بووم زۆر پرس و ڕاوێژ بە پارێزەرەکەم نەکەم بیرم کردەوە کێ باشە لەگەڵیدا ئاخاوتن بکەم تاکە کەسێک ئەقلم گرتی کوڕێکی هاوڕێم بوو لەسەر کار دەمناسی کوڕێکی وریا بوو لە بواری ئافرەت و باندە مافیایەکانی ناو ئەم وڵاتە ئەوەی خواناسی بوو نەیدەزانی تەنها مەشروب خواردن و فرۆشتن بە قاچاق و جگەرە و ئافرەت و شەڕ بوو شەوێکیان بەیەکەوە کارمان دەکرد لە شاری ئۆسلۆ چەند ئەلبانیەک هاتنە ناو دوکانەکە و ویستیان دزی بکەن شەڕێکی تابڵی سەخت و پیاوانەمان کرد سەردەمی ئەم شەڕە دەگەڕێتەوە بۆ ساڵی 2003 هەستم کرد کوڕێکی ئازایە هەرچەندە تازە بوو لە کارەکەی ئەو کاتە خێزانم گواست بووە لە شەڕەکەدا چەند تێڵایەکم دابوو لە ئەلبانیەکان و خوێنم لە سەریان هێنا بوو من و ئەو کوڕا کە پێکەوە کارمان دەکرد جلەکانمان وەکو یەک بوو کامێرەی دوکانەکە جوان نیشانی نەدابوو بێزگە لە جلەکانیشمان باڵا و قژ و سیمامان لەیەکەوە نزیک بوو ئەو کاتەش کامێرەی دوکانەکەمان دیجیتال نەبوو ڕەش و سپی نیشانی ئەدا و دەنگیشی تۆمار نەدەکرد کاتێک من دارەکەم وەشان پۆلیسەکە پرسی ئەوە کامتان بوون ئەو کوڕە لە پڕوتی من بوو یەکسەر ئەویان کەلەپچە کرد منیش بە کوردی قسەم کرد و ڕووم کردە کاوە و وتم کاکە ئەوە منم تۆ نەبووی کاوەژ وتی هیچ قسەمەکە تۆ تازە ژنت هێناوە ئەگەر حکمی کەوتە سەر با من حکم بدرێم ئەو شەوە هەردووکمانیان برد شەوی شەمە بوو دوکانەکەمان داخست بۆ بەیانەکەی ڕۆژی یەکشەممە ئازاد کرام و گەڕامەوە بۆ ماڵەوە بەڵام زۆر ویژدانم ناڕەحەت بوو ناچار بە خێزانم وت بگەڕێەوە بۆ ماڵی باوکت من دەسم خۆم تەسلیم دەکەم خێزانم ناردەوە هاتم بۆ دوکان بە خاون کارەکەم وت با جارێکی تر تەماشای ڤیدیۆکە بکەمەوە سیرمان کردەوە وتم
ئەوە منم دارەکە دەوەشێنم کاوە نییە. خاوەن کارەکەش وتی وایە. داوام لێ کرد کە شاهێدیم بۆ بدات، دەسم خۆم تەسلیم دەکەم. پێم ناخۆشە ئەو کوڕە بێتاوانە بگیرێ. هەر سۆن بوو خۆم گەیاندەوە بۆ بەڕێوەبەرایەتی پۆلیس. چوومە پرزگەکە، پۆلیسێکی لێبووتی فەرمووچی دەوێ. ماکوان هاتووم سکاڵایەکم هەیە. پۆلیس لەسەر کێ سکاڵات هەیە؟ ماکوان لەسەر خۆم تاوانێکم کردووە، پێویستە ڕاستێکە بڵێم. پۆلیسش بەسەر سوورمانەوتی چی بووە و چیت کردووە؟ ماکوان ڕووداوی شەڕەکەم بۆ گێڕانەوە کەچی ڕوویداوە. ئەوەشم ڕوون کردەوە کە لە تاو ئەوەی ئەلبانیەکان زۆر بوون ئێمەش تەنها 2 کەس بووین، بۆیە دارم بەکارهێناوە. ئەوەی کە تێڵاکی وەشاندووە من بووم. نەموت کاوە دانی ناوە بە تاوانەکەدا، بەڵکوتم دوای تەماشای ڤیدۆکەم کردوتەوە لە دوکان. خاوەن کارەکەشم شاهێدی ئەدا کە من بووم نەک هاوڕێکم. پۆلیسەکە ژووتی من هیچ تێناگەم، ئەگەر ژمارەی ئەو کێشەیەت لابێ دەتوانم بیدۆزمەوە. ژمارەکەم نەزانی بۆیە بردیان ما ژوورێکی تەنها. ئەیتر لەوێوە قسە و باسەکانیان لێ پرسییم. ڕۆژی دووشەمە بوو کە چووم خۆم تەسلیم کرد. دوای گەڕان بە دوای کەیسەکەماندا یەکێک لە پۆلیسەکان هاتەوتی ڕاستە ئەو کێشەی ڕوویداوە، بەڵام هاوڕێکەشمان ئازاد کردووی. کارەکەی ئێوە پارێزگاری بووە لە خۆتان. ئەو چەند کەسەش دانیان ناوە بە تاوانەکانیاندا کە بۆ دزی هاتوون. هاوڕێکەشت چەند کاتژمێرێک پێش ئێستا ئازاد کرا. تەنها 2500 کڕۆن سزا درراوە. بڕۆ خۆت پارەکە بدەرەوە، یان کاتێکی تر وەرن با وەسڵەکەتان بۆ بگۆڕین. مادام تۆ ڕازگویت و هاوڕێکی خۆتت خۆش دەوێت، تۆش ئازادی دەتوانی بڕۆی بۆ لای هاوڕێکت. ئامۆژگاریتان دەکەم هەرگیز شەڕ مەکەن. ئەگەر دزیشتان لێکرا ئێوە هەڵمەسن بە کاری پۆلیس، با پۆلیس کارەکانی ئەنجام بدە. پارەکەیان بدەنێ و یاخود با دزیەکە بکەن، دوای خۆمان دەیانگرین و بە یاسا مامەڵەیان لەگەڵ دەکەین. ماکوان باشە بەسەر چاو. لە دڵی خۆم داوتم ئەم قسەیەت هیچ بە مێشکی کووردا ناچێت، دزی لێ بکەن و ئەویش بە بێدەنگی بوەستێ. پاشان زۆر دڵخۆش بووم کە هاتمە دەرەوە. تەلەفۆنم کرد بۆ خاوەن کارەکەم وتم کاوە بەر بووە. خاوەن کارەکە ژووتی وەرە لای منە چاوەڕێی تۆ دەکا. پێشەوەی من بگەڕێمەوە سەعید کە فارز بووە خەڵکی ئێران بوو هەموو باسەکەی بۆ گێڕابووە کە من ویژدانم نامورتاح بووە و چوومە بۆ پۆلیس. کە چووم لەوێ دانیشت بوو. لەو ساتەوە ئەو کوڕا زۆر ڕێز و تەقدیری لە لامدا هەبوو. باوەشمان کرد بە یەکدا و خۆشەویستیەک دروست بوو. هەرچەندە ماوەی مانگێک بوو کارمان دەکرد بە یەکەوە، بەڵام لەو ساتە وەختەوە هەستم بە پیاوەتی دەکرد. بە هەمان شێوە ئەویش هەستی خۆشەویستی زۆر زیاتر بوو. زۆر ڕێزی لە من دەگر. کات تێپەڕی و ژیان هەمووانی لە یەکتری دوور خستەوە. هەر یەکەمان چوینە شارێکی تر، بەڵام یەکترمان هەر دەبینی. زاروبار لە شاری ئۆسلۆ و لە فەیسبوک و بۆنەکاندا کە بۆنەکان تایبەت بوون بە کوردەکان لە ئەوروپا و ژمارەی تەلەفۆنی یەکترمان لاما بوو. تەلەفۆنم بۆ کرد کە دەمەوێ بیبینم، بەڵام وەرە بۆ لای من، کارێکی گرنگم پێتە. لە شارەکەی من چەند کاتژمێرێک دوور بوو. ئامادەی دەربڕی وتی کەی بێم بۆ ئەویانە؟ ماکوان ئەگەر ئیشت هەیە شەمە و یەکشەمە وەرە، ئەگەر کاریشت نییە کەی بۆت کراوەرە. کاوە نەوەڵا کارم نییە، هەمووی 2 هەفتەیە لە زیندان بەربوومە. ماکوان بۆ خێر تۆ گیرا بووی؟ کاوە بڵێ ماوەی ساڵێک زیندانی کرابووم. ماکوان پێم ناخۆشە چی بووە؟ کاوە هیچ نەبووە، لە 2 عەرەبمدا بوو، یەکێکیان دەستی شکا وامزانی زانیوتەوە ئیشت بۆ دۆزیومەتەوە. ماکوان نەوەڵا نەمزانیوە، کەوا بێت جارێ مەیە تا خۆم تەلەفۆنت بۆ دەکەم. تەلەفۆنم کرد بۆ هەندێک برادری خۆم لە نزیک ئەو، داوام کرد کە هەندێک پارە بدەن بە کاوە، چونکە زانیم گیرفانی زۆر بەتاڵە. پاریان دابووی و هات بۆ لام، چوین بە شوێنیدا بۆ وێزگەی شەمەندەفەر. دوای چۆنی و چاکی و هەواڵ پرسین، کاوە وتی چی بووە مامە ماکوان؟ بۆم گێڕایەوە کە 2 ڕۆژ پێش ئێستا تووشم بووە بە تووشی ئافرەتێکەوە. هەموو ڕووداوەکەم وەک خۆی بۆ گێڕایەوە. بانگی ئەو کچە بکەم هەتا تۆ لەگەڵم دای بزانم خوێندنەوەت بۆی چییە. کاوە چیت بۆ بکەم من؟ ماکوان نازانم چی بکەین و چی تێدەگەی. کاوە بانگی بکە و بزانین چی دەبێ. ماکوان جارێ با بڕۆینەوە بۆ ماڵەوە. گەڕاینەوە بۆ ماڵەوە ئێوارەی هەینی بوو. لە دوای ئەوەی کە پشوماندا زۆر سەرقاڵ بووم بە بیرکردنەوە لەو ئافرەتە. کاوە بۆ تەلەفۆنی بۆ ناکەی ئێمە بچین بۆ لای؟ ئەگەر ڕاستی کیر شوێنی خۆیمان پێ دەڵێ، خۆ ئەگەر درۆشمان لەگەڵ بکە ئەوە دوامان دەخات تا خەڵکەکانی لەگەڵی دان بانگ دەکا، شوێن و جێگای دەزانی یاخودنا.
ماکوان بەڵێ لەو شارەی نزیک خۆمانە. کاوە با بڕۆینە ئەوێ لەوێ تەلەفۆنی بۆ بکە بیبینین بۆ ئەوەی زوو بگەینە لای پێش ئەوەی خەڵکەکانی دەور و پشتی کۆ بکاتەوە. خۆت قسەی لەگەڵ بکە و منیش زانیم کەس نییە لەو دەور و پشتە یەکسەر دێم بۆلاتان ئەو هەم پێ باشترە. ماکوان پێشنیارەکەتم بەدڵە. چوین لە نزیک شوقەکان تەلەفۆنم بۆ کردووتم کرۆنیکا دەمەوێ ئەم شەو بتبینم. کرۆنیکا ئاساییە من بێم بۆلات؟ ماکوان من دێم بۆلات ئەگەر ئاساییە. کرۆنیکا وەرە من دوێنێ چاوەڕێم کردی بۆ نەهاتی. ماکوان کارێکم بۆ هاتە پێش تکایە ئەدرەسی ماڵەکەت بنێرە با بێمەلات. کرۆنیکا ئەدرەسەکەی نارد و ئەو جێگایە بوو کەلەی وەستا بووین و ژماری دەرگاکەشی نارد. هەر ئەو ناونیشانە بوو دەستنیشانم کردبوو. ماڵی فاتمە سەعیدەکە بوو شوقەی ژمارە 11. بە کاوەم وت هەمان ئەدرەسی ناردووە ڕاستگۆیە. کاوەژ وتی تەلەفۆنی بۆ بکەرەوە بزانە هەر کات بچین ئاساییە یاخودنا. تەلەفۆنم بۆ کردە و وتم ئاساییە هەر کات بێم؟ کرۆنیکا بڵێ ئاساییە هەر کات دەیت ئاساییە. ماکوان کاوەی برام دەتوانی خۆت لەم ناوە حەشار بدەیت کە من دەسمە ژوورەوە با تەلەفۆن کراوە بێ لە نێوانماندا هەرچی بوو ئاگادارت دەکەمەوە باشە؟ کاوە باشە با چەقۆکەی دەستشت کراوە بێ کراسەکەت قۆڵ کورتە ئەو کەراسی من بکەرە بەرت بیخەژێر قۆڵی کراسەکەتەوە ئەگەر زانیت خەڵکی لێ دەستی خۆت بوەشێنە و بە چەقۆ لێیان بدە دەرگا بکەرەوە منیش خۆمی پیادا دەکەم. کراسەکەمان گۆڕیەوە لە ناو سیارەکەدا. کاوە دابەزی و بڕوات خۆی حەشار بدە منیش هەندێک وەستان بۆ ئەوەی خۆم ئامادە بکەم و بڕۆم. دەنگێک لە پشتی سیارەکەمەوە هاتووتی ئەوە چی دەکەی؟ ئاوڕم دایەوە سەسیل بوو. سەسیل وتی بۆ کوێ دەچی؟ ماکوان سەلەی برام تۆی؟ وەڵا شتێک ڕوویداوە بە دەمێوە دەچم. سەسیل کورە نەکەی بەچوونە ژوورەوە چەقۆت پێبێت و هیچ شت پێ نەبێ هەر دۆڕاویت. ماکوان ئاگاد لە منە چی ڕوویداوە سەلەی برام؟ سەسیل بەڵێ ئەی چۆن ئاگامان لێ نییە ئەو ئافرەتە بەشێک لە قسەکانی ڕاستە بەشەکەی تریشی ئەوەیە لە ماڵەکەی خۆیدا کامێرای تێدایە هەر بچیتە ژوورەوە وێنت گیراوە بە ڤیدۆ جا ئەگەر چەقۆی لێ دەربێنی هەر قوڕت بەسەر دەکرێت و دەگیرەی چەقۆش دەرنەهێنی ئەو خۆی ڕوت و قوت دەکاتەوە وێنت دەگیرێت کە بەڕووتی لەگەڵ ئافرەتێکدای لە ماڵێکدا چۆن دەچیتە ماڵی ئەو بە دوای تۆوەیە بۆ ئەوەی شتێکت لێ بگرێ تۆش هەروە بە ئاسانی خۆت تەسلیم دەکەی. ماکوان بەخوا ڕاست دەکەی سەلی برام زۆر ترسناکە من ئەقلم بەوانە نەشکاوە. سەسیل مەچۆ هەوڵ بدا بە ڕۆژ بیبینی و لە دەرەوە لە ناو جێگا و شوێنی قەرەباڵغیدا بێ ئەو خۆی دەیەوێت تۆ بچیت بۆ لای و بە تەنها بن. ماکوان ئەی چۆن وتت بەشێک لە قسەکانی ڕاستە؟ سەسیل ئەوە دانێ بۆ شێخ بەرقان و حەسقیل دوای خۆیان تێت دەگەێنن بەڵام تکایە بەبێ ئێمە هیچ مەکە ئەگەر ساڵێکشمان پێچووە نەهاتوین بۆلات من دەڕۆم ئەوە کاوەی هاوڕێشت وا هات و پرسیارە لێ دەکا بۆیە وەڵامی بدەرەوە. کاوە هاتووتی ئەو بۆ ناڕووی چی ڕوویداوە بۆ وەستاوی؟ ماکوان سەرکەوە ئیشم پێتە هاتە ناوەوە بۆم باس کرد کە بیرم بەلای شتێکی ئاوادا چووە ئەوەی کە سەسیل بۆی باسکردم بۆ ئەوم باس کردەوە. کاوە وتی بیرکردنەوەکەت معقولە تەلەفۆنی بۆ بکرەوە بڵێ میوانم هاتووە و ناتوانم بێم بۆیە بابی خینە کاتێکی تر بزانین چی باشە ئەوە دەکەی. ماکوان تەلەفۆنم کردەوە بۆ کرۆنیکا داوای لێبوردنم کرد و وتم میوانم هاتووە کاکاوی ڕەفیقم هاتووە و ناتوانم بێمە خزمەتتان بۆ کاتێکی تر یەکتری دەبینینەوە. گەڕامەوە بۆ ماڵەوە لەگەڵ کاوە ئەو شەوە هەر بیرم دەکردەوە تا نوێژی بەیانی خەوم لێ نەکەوت. نوێژم کرد و خەوتم بۆ بەیانی وەکو هەموو ڕۆژانی تر هەڵساین نانمان خوارد. زۆربەی کاتەکانی شەمە و یەکشەمان هەر خۆم لە ماڵم لەبەر ئەوەی ماڵ و منداڵ دەچن بۆ ماڵی نەنکەن چاوەڕێ بووم حەسقیل یاخود سەسیل یان شێخ بەرقان یان ڕاقی دەرکەون بە حەنانەش ڕازی بووم بەڵام کەس نەهات. کارێکی 2 سەعاتیم هەبوو دام بەکاوە پێیم وت مەگەڕێرەوە لەم شارە کار بکە ئەو کاری من بەرە من ئیشی ترم هەیە لێرەش کوڕێکی کوردی سووریا هەیە بسۆ بۆ لای ئەو بژی. کەوام وت زۆر خۆشحاڵ بوو خێرا دوای نان و چای بەیانی ڕۆشت وتی دەسم جلەکانم دەهێنم. پێشترش قسەم کردبوو لەگەڵ موحسین کە یەکێک بوو لە کوردەکانی ڕۆژ ئاوا داوای کردبوو لە من ئەگەر کەسێکی باشم شکبر لەگەڵی بژی چونکە بە تەنها ناتوانێت پارەی شوقەکەی بدە. منش بە تەنها مابوومەوە نەم دەزانی چی بکەم و چی بڵێم و چۆن هەنگاو هەڵبهێنمەوە دڵم خەریک بۆ ئەتەقی بۆ ئەوەی بزانم کەی ئەم زنوەکانە دێنەوە لام.
دەسەڵاتم نەبوو لە ئارامگرتن زیاتر. دەهاتم و دەچووم وەک ئەوەی لە ناو زینداندا بم. لە قاوشەکانیدا چۆن زیندانەکان پیاسە دەکەن و دێن و دەچن. ئاوا دەهاتم و دەچووم. هەموو لێوی خۆمم گەستە بوو. داغ لە دڵم بوو بۆ ئەوەی بزانم کێن ئەوانەی ئەم بێشەرەفیم لەگەڵدا دەکەن. کاتی نوێژی نیوەڕۆ هات. چوون بۆ مزگەوت نوێژم کرد. گەرمایەکی زۆر بوو. لە ناو مزگەوت مامەوە. دەستم کرد بە قورئان خوێندن. چونکە شەو درەنگ خەوتە بووم هەستم دەکرد و نەوز ئەدەم. خەوم لێکەوت قورئانەکەم بە سنگەوە بوو. ئەوەندە دەزانم مەلای مزگەوت هاتە لام وتی: ئەبوو ئانا هەستە کاتی نوێژی عەسرە. نزیکەی 4 کاتژمێر بوو خەوم لێکەوتە بوو. ئەوەندە لاشە و مێشکم ماندوو بوو دیار بوو قورئانەکەم لە دەست وەرگیرا بوو لەلایەن کوڕێکی هاوڕێی خۆم لە مزگەوتەکەدا. سەرەتا کە زانیم ماندووم و دەستم سڕ ببوو بە قورئانەکەوە، ئیتر تەختی قورئانەکەم کردە سەرین و بەرماڵێکم خست بووە سەری بۆ ئەوەی نەرم بێ. باش خەوم لێکەوتە بوو تا ئەو کاتی ئەبوو محەممەدی مەغریبی هەڵی ساندم بۆ نوێژی عەسر. هاوینان نوێژەکان کاتی زۆریان لە نێواندایە. دوای نوێژ چوومەوە بۆ ماڵەوە. دەرگەی ماڵەوەم کردەوە، حەسقی لەسەر پلیکانەکەی ماڵمان دانیشتووە. لێرە سیرۆکەکە ڕادەگرین. هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین. و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو، ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. وە لە بیرشتان نەچێ، ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن، ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبە کاش چالاک بکەن. وە لە بیرشتان نەچێ، هەر ڕەخن و پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە، دەتوانن هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆ بنووسن. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.